خۆشەویستانی ئێمە شەوتان باش بێت لە هەر شوێنەکەێما بینن بە هیوایەوەین کە هەمیشە لەش ساغ و ئاسوودە دەبن و ئەم شەویش پێتان گەیشتینەوە لە کۆتا شەوی مانگی ڕەمەزانی پیرۆز هیوادارین خوای گەورە ڕۆژووی هەموو لایەکی قبول کرد بێت تاعات و پەرستشی هەموو لایەکی قبول کرده بێت و بەخۆشی و بە ئارامی مانگی ڕەمەزانمان شکور بۆ خاتیە پەڕان و لێرەشەوە پێتان ئەڵێین جەژنی ڕەمەزان و نەورۆستان لێ پیرۆز بێت کە سبەینێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە و هەمان کاتدا سەری ساڵی نوێی کوردیە هیوادارین ئەم جەژنانە ئەبێ بە جەژنێ واتە دوو جەژن ئەم جەژنانە مای خۆشی و شادی و ئارامی بێت بۆ هەموو لایەک و ئارامی باڵکێشە بەسەر ناوچەکەدا و بتوانین بە شێوازێکی ئارام جەژنەکەمان بەڕێ بکەین و سبەینێ بکەنە ڕۆژی گردن ئازایی و بەجێهێنانی سیلەی ڕەحم و گەڕان و سەردان و هەموو شۆکانتان زیاد بکەن بۆی بتوانن لە ڕۆژانی جەژندا کاتێکی خۆش بەسەر بەرن. ئەم شەویش لەگەڵتان بەردەوامە بین لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان سوپایزی زۆرمان هەیە لە نێو فانۆسەکاندا و لێرە شەو بەڵێنتان پێدەین لە هەر سێ شەوی جەژنی ڕەمەزان واروەها نەورۆزیش بە شێوازی ڕاستەخۆ لەگەڵتان نابین فانۆسەکانمان ناواخنەکەی واتە خەڵاتەکەی گۆڕانیان بەسەردادێت هەوڵەدەین زۆرترین سوپایز و خەڵاتی گرانبەها دەستەبەر بێت بۆ ئێوەی خۆشەویستی هیوادارین شەوانی جەژنیش لەگەڵمان بن پرسیاری قورس ئامادە دەکەن خۆتان ئامادە دەکەن بۆی کە ئێوە پرسیار لێمە بکەن و بشتوانن خەڵاتی گرانبەها بەرنەوە. دەمێت سپاسی سپۆنسەرەکان بکەم و باسێکی سپۆنسەرەکانمان بکەم. یەکەم سپۆنسەرمان کە سپۆنسەری ئاڵتونیە کۆمپانیای ئایکیوە وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و عێراق کە بە سوپاسەوە بۆیان ئەوان بەشێکی سەرەکینیە و بەرنامەکەن و ئەوەی دەشێوێت چێژ لە ئینتەرنێتی ڕاستەقینە و خێرا و هێڵەکەی سوود لە بینینی فیلم و یوتیوب و هەموو بارەنە وەربگرێت ئەوە دڵنیا بە دوو دڵی ناوێ بچن بەشداری ئایکیو بکەن یەکمان بەکاری بێنە جارێکتی ناگەڕێتەوە سەر هیچ جۆرە ئینتەرنێتێکی تر. یەکێکتر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای سەفرەیە بێگومان سەفرە ناوێکی دیار لە شاری سلێمانی و لە هەموو هەرێمی کوردستان بەرهەمەکانی سەفرە بۆ خۆی دیارە ینی هەر کۆچتە مارکێتەکان بەرهەمەکانی سەفرە واکەن تۆ بزانین بەرهەمەکانیان هەمووی کوالیتی باشیان هەیە ئەوەی بتوانێت ئەم شەو لۆگۆیەوانیش بدۆزێتەوە بە بەهای 180,000 لە بەرهەمەکانی کۆمپانیای سەفرە دیارە بۆ ئەوانیش. کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵی تر لە بواری دیزاینی مێزێکی تەلەڤیزۆنتەوێ کانتۆرێکتەوێ کەوانتەرێکتەوێ هەر بوارێکتەوێ ئەوە بلاکوت بۆ تۆیە ئەوەی لە مێشکدایە ئەوان دەیکەن بەڕاستی ئەوەی بتوانێت لۆگۆی ئەوان بدۆزێتەوە بە بەهای 400,000 خەڵاتی ئەوان وەردەگرێت کاتوانێت بەکاری بێنێت بۆ بواری دیکۆر واتە 400,000ەکە بە کاژ وەرناگرێت بای 400,000 کاری تەختە دەکات. دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا وەکو گەورەترین دەرمانخانە لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا و دەرمانخانەیە دروست کراوە تۆشی تاوێ پزیشکی دەرمانساز هەیە ئەتوانی بچیت لەوێ ڕاوێژیان پێ بکەیت و بەرهەمەکانیان بەکار بێنیت هەموو بەرهەمەکانیان کوالیتین خاوەنی بڕوانامەی جیهانی بەرداڵی ژمارە تەلەفۆنەکانیش لە خوارەوەی شاشە هەیە ئێواتوانن پەیوەندیمان پێوە بکەن و دەست بن بە وەرگرتنی پەیوەندیەکان و لە کۆمنتیش لە فەیسبوک خۆشەویستان لە فەیسبوک تەنها بنووسە جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت سبەی شەوڵین جەژنی نەورۆستان پیرۆز بێت ئەم شەو بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت تەنها جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت تا سبەی شەو سەعات 6 کۆمنت وەرەگرین زۆرترین کۆمنت چانسی ئەوەیە بێت بچێتە تیرروپشکەوە و مۆبایلێکی زیرەک خەڵاتی ئەوە و چاوەڕێیە کات جابا دەستکەین بە یەکەم پەیوەندیمان خات و پەرژین عومەرمان لەگەڵا لە سلێمانیەوە خات و پەرژین شەوت باش بێ و لە ئێسەوە جەژنێت پیرۆز بێ شەوی تۆش باش کاگاری جەژنی خۆش پیرۆز بێ زۆر سپاس خات و پەرژین بەڵێ تەواوی مەجای تیانەما سبەینە جەژنە وایە بەڵێ یاڵە پێم بڵە چۆن خۆتان بۆ ئامادە کردووە سەرخاڵی چییە بن لە کێوە دەسەکەن بە لێنانی خواردن بۆ بەیانی وڵی تر لە ئەم شۆ ئەبێ دەست پێ بکەی گۆشتی حیوان لێنیت و ئیتر بەیانی ئەبێ ببینیت و قەیسی و خۆت هیچ خواردنێک لێنەی؟ بەڵێ لێ لەشە ساغ بن
یاڵە پەرژین خان سلامت فانۆس یەکەممان بۆ بکەرەوە بەختی خۆ تاقیکەرەوە باش ماري عم صبي ژمارە 11 بۆ خاتوو پەرژین بەڵێ. ئەەکەینەوە لە سلێمانیەوە زانین ئەشکو جەژنانەی تیا پێوان نیە خاتوو پەرژین بله بە درێژایی مانگی ڕەمەزان بینەرمان بووی وایە بله تۆ بڕگەی وێنە ناسیت بۆهاتەوە خاتوو پەرژین باشە وێنەیەک بەڵێ. یەتە سەر شاشە جوان جوان سەیریکە پێمان بڵێ هونەرمەندە کێ هەر وێنەکە بێتە سەر شاشە سی چرکە ئەڕوات ئاگدار بە لەمای ئەو سی چرکە بێ وەڵام بیتەوە باشە باش یاڵ با یاک دوو سێ ئەمە وێنەکەی ئەها ئەزام نەگەشتۆتە لای تۆ وایە نا والله انا چکە پەیوەندیەکانمان بینەرانمان بۆی بزانن پەیوەندەکان لە ڕێی هێڵی تەلەفۆنەوەیە دەنگەکەمان خێراترە بەڵام وێنەکان ئێستا لای جەنابەت هەیە و سی چرکەمان بەنێ هاوڕێ یاڵە خاتوو پەرژین پێمان بڵێ ئەم کەسایەتیە چێ شاعیریشە ئەوە ئاسانکاری بۆکەم شاعیرە شعرەکانی ئەوەندە جوانن ئەوەندە ناسکن ئەوەندە تایبەتن زۆرترین شعری ئەم شاعرە کراوە بە گۆرانی دەی ئاگداری کات بە خاتوو پەرژین ئەگەر نا ئەوەوتم شاعیرە زۆرترین گۆرانەکانی کراوە بە گۆرانی وەنراوەکانی کاتە تاو بۆ خاتوو پەرژینکان بەداخەوە زۆر زۆر سپاسەی هەڵینەوە بەڵکۆگەرێکی ترە گەرتوانی وێنە ناسی کردەوە بتوانێت ئەو بیکاتەوە کاک نەعفوو خاتوو سعدیە خاتوو سعدیە وەرەگرین ئەویش هەر لە سلێمانیەوە خاتوو سعدیە شەو باش جەژنە پیرۆز بێ کاک ئایی شەو باش چۆنی بە قوربان ئێوە چۆنن پێمان بڵێن چۆن خۆتان ئامادە کردووە هەموو شتێک ئامادەیە قەیسەکەتان خسۆتە ناو ئاوە تۆزە بخوسێ وڵا حالێمە خەریکی ئەوین ئەڕۆڵا ئەیبینێ لەشتان ساغ بێ لەشتان ساغ بێ دەژنی نەورۆز و ڕەمەزانشتان پیرۆز بێ زۆر زۆر سپاس پلانی ئەم نەورۆزەتان چییە وەتا داتان ناوە چی بکەن وڵای جاری پلانی توانیە بزر بزین جەوی دەژن و ئەوانە چۆنە بێ لەگەڵ ئەوە ڕێ دەی لەشتان ساغ بێ چکلێتەکەش حازرە و ڕۆڵا شتان هەمووی حاضر ئیتر ئاخری خوێنانی بەیانی لە ماڵی خۆتانە لە ماڵی خۆتانە جەژنەکەن یان بەڵێ بەڵێ ڕۆڵا لە ماڵ دایە گەورە و غەزوران و خەسوان وە نەوەڵا ئێمە لە ماڵی خۆمان دەژنەکەین داعیبینێ سعدیە خان یاڵا فانوسێکمان بۆ بکەرەوە و تۆش بەختی خۆ تاقیکەرەوە بە ژمارە 15 بێت ژمارە 15 بۆ خاتوو سعدیە ئەکەینەوە لە شاری سلێمانی زانین ژمارە 15 بۆ خاتوو سعدیە ئەڵێت خاتوو سعدیە جەنابەت بڕگەی شوێن ناسیت بۆ هاتوۆتەوە جوان سەیری شوێنێکەکەی پیشانت ئەین جەنابەت لە ماوەی سی چرکەیە پێمان ئەڵێ ئەم شوێنە کوێ باشە ئامادەیت بەڵێ باش یاک دوو سێ ئێستا کەمێکی ترە زۆری نەماوە لەسەر ڕوکنی ماڵی خۆتانە دەی ئەوە گەیشتە لاتان خاتوو سعدیە یاڵە سی چرکەمان بەنێ هاوڕێ یەک ناوەرەگرم ئاگدار بە یەک ناوەرەگرم ئاگدار بە شوێنەکە لە کوردستانە باشە تۆ تەنها پێم بڵە شارەکە شوزانم شارەکە ئاش نای شارەکەشم پێ بڵی لاواچە بەڕاست بۆ ژمارک یاڵە وڵی تەکید نیم بەس هەستەکەم شاری زاخۆ بێت زاخۆ وەرەگرینەوەکو دواوەڵام زاخۆ وەرەگرینەوەکو دواوەڵام چونکە یاسای بەرنامەکە وایە وەرەگرین بیکەینەوە با بیکەینە بزانین زاخۆیە بەداخەوە خاتوو سعدیە ئامەدە لە باکووری کوردستان شاری ئامەد لە باکووری کوردستان و ئەو قەڵاو دیوارەش قەڵایەکی دێرین و مێژووی کووردە لە ئامەد لە باکووری کوردستان لە فەیسبوک تەنها بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ یاڵە لێ پیرۆزبایەکانتان بکەن ئەوەی کە نردوتە کۆپی بکەوت لە کۆمنت بینوسە و بۆی سپێشەوە مۆبایلێک ببیتەوە تەنها لە فەیسبوک بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ و خەڵاتێکی یەک مۆبایل بۆ ئەو کەسێک کە زۆرترین کۆمنتە نووسێت چەمان لەگەڵ بوو سروەخان لە هەڵەبجە سروەخان شەوت باش بێ و لە ئێستاوە جەژنە پیرۆز بێ
زۆر سپاس باش خۆ ئامادەکردەوە باشکرداریان بۆ ڕەمەزان و نەورۆز و بەڵێن جەژن زۆر ئەرەوەڵڵا ئەم جەژنە بە جلی کوردیەوەکەن بە دڵنیاییەوە بڵێ ئەرەوەڵڵا سبەینێش ڕۆژی ئاگرەکەیە و ڕۆژی لەبەرکردنی جلوبەرجی کوردیە و بەڕاستی ئەم جەژنە جەژنێکی زۆر تایبەتە ینی 30 ساڵ سبە بزانم 30 ساڵ جارێک ئەم دیاردێ ئاوا ڕۆداتەوەکە ئەتوانێت کە 33 ساڵ جارێک پێما بێ ئەم دیاردێوە ڕۆداتەوە کە ڕەمەزان و جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز بەیەکەوە بێ بەڕاستی زۆر زۆر تایبەتە سروەخان یاڵا ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانۆسێک ژمارە با سێبێ ژمارە سێ ئەوە چیە من لەم لاوەستم هەمووی ئەم لاوەرەگرێت کەس ئەو لاوە ناکاتەوە ژمارە سێ بۆ خات و سروە ئەڵێ خات و سروە جەنابەت تۆ پرسیار لە ئێماکەیت و ئێمە وەڵامەینەوە ئەگەر وەڵامەکەمان زانی ئەوە خەڵاتێ ناکەین هەوڵ بە مەتەڵێکمان لێدا بێنی وەڵامەکەی نەزانی یاڵە ئامادەیت؟ یاڵە سروەخە مەتەڵە پرسیارە شتێکی زانیاری گشتیە هەر بوارێکە پێ خۆشە دەی بانێکە و ژێربانێکە چوار مەڕوو شوانێکە بانێکە و ژێربانێکە وەی چوار مەڕوو شوانێکە سروەخان ئاسانە ها دەی وەڵی تو نازانم بەخوا هەندی گەشتناش نازانم ڕاست وەڵامەکە زۆر ئاسانە بیگۆڕەکەی نەبیگۆڕەوە ئازانم دەی دێ وەڵی هەندی تێشنانم بەلاوە نییە ئەو بابینەران مامزان بکنشی خۆ منە بینی وانە پرسیارێکم لێ بکە با من جەڵام دەمەوە اینجا چێڵە تۆ پرسیارەکەی بنەزانی دێقێنەشم زاری تۆ خۆش مەتەڵەکە بگۆڕە دەی شێخە و مەلانیە مەلەشەکە و ماسی نییە دەی یاڵە شێخە و مەلانیە مەلە ئاکا و ماسی نیە یاڵە سی چرکەمان بەنێ هاوڕێن ئەوە مادام واو لێ کرد پرسیارم لێکە ئەومە پرسیارم خۆتە پرسیارم لێکە یاڵە سی چرکەمان بنێ شێخە و مەلانیە مەلەشەکە و ماسی نییە شێخە و مەلانیە مەلە ئەکا و ماسی نییە شێخە و ماسی نییە نا شێخە و مەلانیە مەلە ئەکا و ماسی نییە ئاخۆ تۆشتی وا بینیوە نەوەخوا منەوە یەکەم پیادیدیسم ئەگەداری کات بە ئەخورێ شتەکە ئەخورێ کاتە تاو خاتە سوبەجان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەوە هاوڕێیەک لەم شەوانە ئەو مەتەڵەی لێدا هێناین بۆیە حەزم کرد لە جەنابتی بکەمەوە شێخ مەحشیە شێخە مەلانیە و لەناو ئاویژاکوڵە و مەلەتی شێخ و مەلانیە مەلاکە و ماسیش نییە لانەخان لە سلێمانیەوە لانەخان شەو باش ئەو کاتەوە باش کاگاری باشتر تۆ چۆنی جەژنت پیرۆز بێت زۆر سپاس دەکەم لە تۆش پیرۆز بێ لە هەموو کارمەندانی کوشتاتیش پیرۆز بێ لە کوێی سلێمانی خات و لانە زەرگەتە زەرگەتە چەرس ئامادەیە و ئیتر خۆ نوقڵ ئامادەیە وانە قەیسی ئەو هەربێ قەیسی تیابێیان هەمووی ئامادەیە هەربێ قەیسی تیابێ وەڵی بووە بە عادەت بۆ بە عادەت ئەگەر تیایشانە بێ ئاساییە بەستر خۆی باش ئەگەر بەیانی برنجش لە نەبێ بۆ نمونە چوو زانم خواردنێکی تر بێ سەر و پێ بێ یا پراغ بێ نابێ هە لە خۆی وەڵی نازانم عادەتەکە عادەتە لەواتە مەنتیقەت هەبێ ئەوە وایە هەستەکەی جا لە خۆ جەژن نییە چوە بەخوایسە بۆ گەورە بۆ گەورە وای لاتووە ناشکوری نەبێت تەنها ناخواردنەکەی بەیانی خۆش ئارەوەڵە ئەگەر جەژنانە بەنێ گەورەش بێر خۆشە بەخوا وایە ئارەوەڵا بۆ گەورە خۆشە جەژنانە یاڵە باش کویشەڵا خەڵاتەکەی جەنابە جەژنانە بێت و فانۆسێکمان بۆ بکەرەوە ئینشەڵا ژمارە 29 ژمارە 29 ئافرین تۆزە بچنە ئەو لاش خات و لانە ژمارە 29 بۆ خات و لانە ئەکەینەوە لە سلێمانیەوە بزانین ژمارە 29 ئەڵێ خات و لانە نان بۆ نانەوە و گۆشت بۆچی قەساس جا پەندی پێشینانە بواتەوە تۆ مادام یەکسەر زانی ئاوا وەڵامی پەندەکەم بیتەوە دڵنیام وەڵامی ئێمەشە زانی باشە
دي بس يلا. ما شاء الله. فندێکێتە سەر شاشە جەنابەت بۆمان تەواوەکەی هاوڕێیانم باپەین فندێکمان بنێ و خاتوولانەش بۆمان تەواو بکات فندەکەی جەنابەت ئەڵێت هاوڕێیانم لەکوێن ئەها خاتوولانە ئەوە پندەکەت گەیشەڵە دەستی ماندوو لەسەر سکی تێرە لەسەر سکی تێرە جا وایە وەڵاهی عادەتەن وایە چۆن ئەوە چۆنە باو پندەت خوا تۆ زەوێنەی بۆ بکەین باشە تۆڵی دەستی یانیڵێ ئەگەر ماندوو بی و ئارەق بڕێژی ئەگەر من ماندوو ئاوام کردووە وا کاوانی کاگارە وایە دەستی ماندوو لەسەر سکی تێرە وەڵامەکەت ڕاستە خات و ناوەکەشین بیرچوو خات و لانەخان پیرۆزە بێ تۆ بوویتە براوەی 75,000 سەرکەوتوو بیت و هەر لە جەژن نابیت کاک شاخەوان لە هەولێرەوە کاک شاخەوان کوی کاک شاخەوان لە خەت نەما هیوادارم توانە پەیوەندیمان پێوە بکاتەوە کاک شاخەوان خۆشەویستان تەنها لە کاک شاخەوان برام لە چێن دەرەی برام لە هەولێر کاکە شاخەوان گیان جەژنت فیرۆز بێت تۆش مبارەک برام کاک شاخەوان لەگەر بەرنامەکەمان بوون بەرنامەی خۆشە یاخوا هەر لە خۆشییا بن کاکە شاخەوان یاڵا فانۆسێکمان لە بۆ بکەوە بەختی خۆت تاقیکەوە برام ڕقم دوو یاڵا ڕقم دووەکەینەوە بۆ کاک شاخەوان لە هەولێری خۆشەویست لە هەولێری قەڵاو منارە لە هەولێری پایتەخت کاک شاخەوان پیرۆزە تۆ بوویتە براوەی یەک خەڵاتی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە زۆر تایبەتە خەڵاتەکەت پیرۆزت بێ هەر لە جەژن و خۆشی شادیابیت خۆشەویستان هەتا منم فانۆسا گەڕن بۆ جێگەی خۆی ئێوەش دوور مەکەونەوە کەمێکی تر ئەگەڕینە وڵاتە نوشانێکی کورد وەرەگرین بەڵام کۆمنتەکانم بەدڵ نییە تەنها لە کۆمنت لە فەیسبوک بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ سبەی شەو مۆبایلێکی زیرەک خەڵاتی ئێوەیە باشە دوور مەکەونەوە گەڕێنە وڵاتە خۆشەویستان گەڕینە وڵاتان لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان و دەمەوێت بچنە پەیجی کورسات لە پەیجی کورساتە تەنها بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت پیرۆزبایەکانتان بێنن بۆ کۆمنت و لەگەڵەوەی کە زۆرترین کۆمنت چانسیەوەیە بێت کە سبەی شەو مۆبایلێکی زیرەک ببێت بە نسیبی یاخود خەڵاتی ئار بەڕێزێکە بتوانێت زۆرترین کۆمنت بنووسێت ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە بە سپۆنسەری IQ سەفرە و بلاکوود ئەڤێرا فانۆسی ڕەمەزان لەگەڵتان بەردەوامە و دەستەکەینەوە بە وەرگرتنی پەیوەندەکانمان یەکەم پەیوەندیمان خات و شیرینمان لەگەڵایە لە سلێمانی خات و شیرین شەوت باش بێ و جەژنت شەو باش کاگاریجان چاکی بەقوربان تۆ باشی شکوور باشی تۆ چۆنی حاڵوەزعی خۆت باشە خۆش بی یاخوا بژی سەلامە بی یاخوا بژی خێزان هەمووی باشە بۆخوا کاگاری لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە ئەم شەو تۆزێ شانسم هەبوو قایچێکە دەیەم شەواتە لەگەڵ جەژنەکەیە ئەوە لەواتێ نسیبەکەی تۆوا بێ لەگەڵ جەژنەکە خەڵاتەکەش بەریتەوە ئیشەڵڵا وایە ئیشەڵڵا خات و شیرین لەگەڵ خواردن لێنان و ئامادەکردنیا بۆ بەیانی چۆنی وەڵاهی خۆم هەت شێفە مەر خەریکی خواردنم شێفی بەخوا هەر خۆم چێژ لێنێ وەڵا ئافەری بە خواردنی کەسیش رازی نییە ئارە وەڵی تر هەمووی برا خوشکۆ مەر حەزان قینانی منە کۆ بنەوە ئەرە وەڵا بەیان دای پێم خۆشە هەر ئاوە کۆ بنەوە بەڕاستی یەکێک لە جوانەکانی جەژنەوەیەکە خێزانەکان ئاوە لە دەوری یەکتری کۆ بنەوە بەڕاستی زۆر تایبەتە وەڵا وایە خۆی بە قەرەباڵغیش خۆشە ئارە وەڵا خواردن بەتەنیا هەر ناخورێت بەرەکەتیشی کەمترە یاڵا خات و شیرین فانۆسێکمان بۆ بکەرەوە و بەشک و جەژنانەکەی خۆ 23 ماوە 23 ماوە بیکەینەوە ئەرە وەڵا دیکە شانسێکم هەبێ ئیشەڵڵا شانست ئەبێ خات و شیرین گیان خات و شیرین خات و شیرین
بەڵێ ئەڵێ ئەو نانە ئەمڕۆ لەخوانە معنەوەیە زانیاری هەیە لە پەندی پێشینانە وایە ئەتوزێ باشم دەیاڵە پەندی پێشینانە بۆهاتە تۆ پەندێکێتە سەر شاشە تۆ بۆمان تەواوەکەی باشە باش یا پەندەکەی خات و شیرین ئەڵێ دیاڵە پەندێکمان با بەنێ هاوڕێیانمان ئەمە بێتە سەر شاشەی جا بۆ بخێنمەوە باشە خات و شیرین بەڵێ پەندەکەت با هاوڕێیانم پەندەکەم ئەڵێ سواری ئەسپی خەڵک بیت بۆ شایی سواری ئەسپی خەڵک بی بۆ شایی بۆ شایی سوار ئەسپی خەڵک بی کاگاری بۆ شایی نازانم باڕاستەکی یارمەتیم بە بەخوا مانگێکە خەریکم باشە بامنیش تۆزە سێریکی وەڵامەکەکەم زانام چیم نووسیوە باشە باشە بە قوربان باشە کاگاریکەن هەچە نەخۆیەوە کاتیشە ئەڵێ سواری ئەسپی خەڵک بی هەر یەک وشە ماوە هەر چی سواری ئەسپی خەڵک بیت وشەیەک وەرەگرم ها هەر چی دەی خێرە هەر ئەکلەی نازانم چی وایە هەر ئەگلەی سواری ئەسپی خەڵک بی هەر ئەگلەی زۆر بەداخ زۆر بەداخەوە خات و شیرین گیان زۆر حەزمە کرد وەڵامەکەت بزانیایە و خەڵاتت وەربگرتایە بەڵام هیوادارم بەختت هەبێ و خۆشەوتی سی ڕۆژە هەر خەریکە ئەم شەو داماوە پەیوەندێکی وەرگرت ئەوەش وەزاکەی بابیێنینەوە بابیڵینەوە بۆ پەندی پێشینان ئەگەر هەمان بوو پەیوەندی تر سۆماخانمان لەگەڵایە لە سەیسایقەوە سۆماخان چۆنی؟ شەو باش کاگاری شەو باش بە قوربان تۆ چۆنی ئەحواڵت؟ والله باشم ئێوە باشم لەگەڵ جەژ ناچۆنی باشی شکور والله لەخوا بەزیادێت دەزە پیرۆزە لە تۆ سەردەم کارمەندان سەردەم جنەرانزانەکەم زۆر سپاس بەناوی هەموو کارمەندانەوە لە هەموو لایەک پیرۆز بێ نازانم ئەوەنە ئەڕۆ ئاواگێژ بووم بە قورئان هەر ئەوەنە ڕۆم لەگەڵی شار ڕۆم ئەوی باشەوە لەگەڵی ڕۆم سۆماخان چیت لە خەیاڵی خۆتا دانا بۆم شۆ بڵێ ئەگەر پەیوەندیەکە وەرگرم ئەواکەمەوە ڕاییکەم بۆ زەمەزانەوە من جارێکا وەرم کرد بەس لێکم ڕۆژۆ تەعاتم وەریکردم و مۆبایلەکەم بۆ دەرد ئینشەڵڵا مۆبایلەکە بۆ دەرچێ باشە ئینشەڵڵا بە دوعای من بێ دێڵە دێ فانۆسێک بکەرەوە و بەشکو ئینشەڵڵا و مۆبایلە بێ کە خۆت ئارەزووت لێتی ژمارە 19 بۆ خات و سۆمان لە سەی سایق ئەکەینەوە بە هیوایەوەین کە مۆبایلێکی تیاابێ مۆبایلێکی تیانەوە هیوادارم خەڵاتی هەرتیاابێ خات و سۆما جەنابیشت بڕگەی وێنە ناسیت بۆ هاتوتەوە باشە؟ کاگاوڕ هەمان وێنەیە وێنەکە گۆڕدرە ئەگەر هەمانە وێنەکان بۆ بگۆڕە کاگاوڕێکن وێنێکی ئاسان یاڵڵا هەر ئەوەنە ئاسانە نەیزانی یاک دوو سێ هاوڕێیان سی چرکەمان بنێ ئەوە گەشتەوە لە سەربان ئەوە لە سەحنەکاتە خوارەوە یاڵە سی چرکەمان بەر سی چرکە هاوڕێ یەک ناوەرەگرم ها پەلە نەکەی یاڵە ئەم کەسایەتێ چییە؟ دەی یاڵە چوان سەیریکە زۆر جاریش هەر بە جلی کوردیەوە ئەی بینین وەرانەکانیشی زۆرینەی هەر جلی کوردیە خەڵکی کوردستانە خەڵکی باشووری کوردستانە ئیتر لەوە ڕوونکردنەوەی زیاتر نامێت چکە زۆر ئاسانە کاتت تەواو بوو خات و سۆما زۆر بەداخ زۆر بەداخ وازم کاتی هەر تێپەڕ لە سلێمانیەوە چی لای خۆشی خان چۆنی بە قوربان خۆشی خان چۆنی بە قوربان جەژنە پیرۆز بێت جەژنە تۆش پیرۆز یاخوا هەر لە جەژنا بن و یاخوا سفرە و خوانتان هەمیشە ڕازاوە بێ و بڕیارتان ناوە ئەم جەژنە کە دوو جەژنە سیلەی ڕەحم زینوکەنەوە و سەردانی خزم و هات شۆ ئەم لا ئەو لا هەمووی بکەن ئینشاءالله خوای گەورە هەوڵێ ئینشاءالله هەموو کاتێ وامان کردە هەر لەش ساغ بن خات و خۆشی یاڵە فانوسێکمان بۆ بکەرەوە
والله بڕواکەی لێتنی ڕەمەزانە تاکو ئێستا خەریکم دەشتم ئینشاءالله بەخت یاوارم بێت ئەوە لای ئێمە مانگ دەرچوو هایتر تا مەجاریتیانەمە جەژن وایە جەژن دەیەوێت پیرۆز ئینشاءالله ماکە لای دەستی چەپمەوە وایە خات و خۆشی ژمارە چەند؟ بەڵێ بەگشتی ژمارە 8 کراوەتەوە 8 نەخێر نەکراوەتەوە بیکەینەوە ژمارە 8 پانۆسێکی ڕنگ سوورە بۆ خات و خۆشیەکەینەوە لە سلێمانی هیوادارین بەخۆشی بەڵێ بەس بۆچی لە تەلەڤیزیۆنەکە پیشانی نایەت زەحمەت چۆن پیشانی نایە خات و خۆشی پەلە ناکەین ئێمە باشە ئێمە هیچ پەلە ناکەینە تا جەنابەت یەتە سەر شاشە باشە واللهی ئێستا قسەکانی پێشتر کاکەسی بەڕێزە چوون بەلای فانۆسەکە چان دەست خۆش بێت چی بووە تۆ خۆ بیخوێنەرەوە دەی وڵی نەیبینم ئادەی مە مەسا ڕێباز تۆزێ من بێمە پێش هەمومان نەیبینین ئێستا بینەران هەمووی بینن بەس تۆ نایبینی ئەوە سەفرێ وەبزانم یعنی چی؟ علی بازاریکردن دەوێت یعنی بازاریکردن لە مارکێتی سەفرە بە بەهای 180,000 تۆ سوود لە بەرەمەکانی سەفرە وەردەگری باشە؟ پیرۆزت بێ خات و خۆشی لە سلێمانیەوە زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت ئەچینە کەلار گەرمیانی خۆشەویست خات و ئیلهام وەرەگرین خات و ئیلهام چۆنی حیاتم جەژنت پیرۆز بێ عەلەیکە سەلام چۆنی بە قوربان یاخوا هەر لە جەژ نابن یاخوا هەمیشە هەر لە خۆشی یابن کەلار چۆنە گەرمەوانی ئێستا جارێ کەلار بارانە دای سوپاس بخوا بارانی ڕەحمەتە ئیشەڵڵا تۆ لەگەڵ جەژن و ئامادەکاریە چۆنی؟ والله هەروەکو هەمیشە ئیتر خۆمان حاضر پێزیمان کڕیبۆ عیبینی یاخوا هەمیشە هەر پۆشتە و پەرداخ بن لە کوردەواری خۆمان ناڵێ پۆشتە و پەرداخ ینی جلی جوان و تایبەتتان لەبەرابێ یاڵڵا ئیلهام خان فانۆسێکمان بۆ بکەرەوە و زانین بەختی تۆڵە چی؟ کاکاریلێکی بۆ تۆڕەوە دەم بەنیەتی سەفرەوە آخر شەو بوو بەرەم دەم دەی ئیشەڵڵا ئەستەکەم تایەتی وانە؟ تایەتی ژمارە سی بێت ژمارە سی کە سەفرەیەکمان کراوەتەوە هەستەکەم تایەتی باشکو ئیشەڵڵا خات و ئیلهام من هەمیشە هاوکاریە هەموو شتەکانمان بۆ هاوکاری و ئاسانکاریە خات و ئیلهام بڕگەی شوێن ناسیت بۆ هاتۆتەوە لەسەر شاشە جوان سەیری ئەم شوێنە بکە و پێمان بڵێ ئەم شوێنە نایگۆڕم خات و ئیلهام هیچ کەسێک ناگۆڕم چکە زۆر ئاسانە بۆی کەس گلەیم لێ نەکات جوان سەیری شاشە بکە سی چرکەتەیە شوێنەمان بۆ بناسیتەوە باشە؟ بابێتە سەر شاشە پەلەمان نیە هیچ پەلەمان نیە تۆ پەلەتە؟ ئێمە پەلەمان نی ئەوە لەسەر شاشەیە خات و ئیلهام ئەمە نەزانی من ڕێگە ڕۆمەوە بۆ ماڵ ڕێگەچمەوە بۆ ماڵەوە یاڵە سی چرکەمان بنێ هاوڕێیان ئەوە گەیشتە لای خات و ئیلهام یەک دوو سێ چوار ئەوە پێنج سی چرکە پێمان بڵێ ئەمە چییە؟ شوێ مۆنومێنتی هەڵەبجە دڵنیای؟ یاڵە مۆنومێنتی هەڵەبجە بۆ خات و ئیلهام وەرەگرین و ئەوە هەرەوە بیگۆڕەم وایە؟ یاڵە بینیمان کە بێگومان مۆنومێنتی هەڵەبجەیە لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست پیرۆزە خات و ئیلهام تۆ بیتە براوی 75,000 بۆڵی بۆم بگۆڕە ئەڵی بۆم بگۆڕە ئەم شتە ئاسانە بۆ بگۆڕین ئێمە وایە؟ سوپاس بۆ خات و ئیلهام لە فەیسبوک تەنها لە خوارەوەی ئەم لایڤە بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ خۆ تۆ بە نامەی سەر نامانێری بڵێ جەژنی ڕەمەزانە پیرۆز بە جەژنی ڕەمەزان یاکەوە جەژنی ڕەمەزانش کۆپیکە لە فەیسبوک لە خوارەوەی ئەم لایڤە بینووسە هەتا سبەی ساعات 6 کۆمنت بکە حتا ئەتوانی جەژنە پیرۆزە بنووسە یەک لەسەر یەک کۆمنت بکە بۆ ئەوی زۆرترین جار ئەوەی کە زۆرترین کۆمنتە نووسێت نایبچێت ئەو تیر و پشکە و سبەی شەو مۆبایلێکی زیرەکی بۆ دەربچێت ئەوەی کە شەیری ڤیدۆکەش ئەکات زیاتر چانسیەوەی هەیە کە زیاتر خەڵات بەرێتەوە اینجا وچانێک باوەرگرین ئەگەڕێنە وڵاتان دوور مەکەون
مانگی ڕەمەزان با خێر و خۆشەکانیەوە هاتەوە. فایبەرێتیش ئۆفەرێکی تایبەتی بۆ هەڵەبجە و دەوروبەری هێناوە. ئەم مانگە پیرۆزە هێڵەکەت بکە بە فایبەرنێت. و 2 مانگ ئینتەرنێت بە نرخی مانگێک بەدەست بێنە. بەستن و دانانی هێڵەکەشت بەلاشە. واتە لە جاتی 6,000 دینارەکەی جاران تەنها پارەی پاکێژەکەت دەدەیت. پاکێژی 20,000 دیناری بە خێرایی تا 20 مگابیت پەر سەکند. پاکێجی 25,000 دیناری بە خێرایی تا 35 مگابیت پەر سەکند. هەر بە هەمان خێرایی و بێسنووری بەڵام بە نیوەی نرخەکەیان. ئەم ئۆفەرە هەر بۆ ئەم مانگە تایبەتەیە. جازوو فریابکەوە بەرزاری بکە. پەیوەندی بکە بە 0771 361 88 یان 053 330 28 یانزەوە یاخود سەردانی بریکارەکانمان بکە. ئێمە دایکین بە دڵنیایەوە 3 ساعت خەریکی ژەمی خواردنە بین. دایکان زۆر بەدڵ ژەمەکان ئامادە دەکەن بەڵام بەداخەوە هەیە هەندێک جار کچێم وەرە نان حەزرە. نا من جارە نان ناخۆم. نانەکە سار دەبێتەوە نەگەشتیتەوە؟ دەتۆ ئەو نانی خۆتان بخۆم من کەمێکیشمەوە. باش. شەڕێکت بۆ خۆت کڕی. بەداخەوە دلیڤەری دڵی زۆر دایکێشان. ئێواریا پلەخە خۆشم لێ نەخواردووە ئێستا وا خۆی بەشە؟ هەیە ناگەڕێتەوە. ناتوانم گەڕێمەوە. هەیە درەنگە گەڕێتەوە. فەرموو زوو باتی تا. باشە دێتۆشەوە نەتۆڕێ. هەش ئەگەڕێتەوە بەس بڕینە خواردنەکە سار بۆ ها برسیمە. یان هەیە نان ناخۆم تێمە. ئەگەر بە درێژایی 11 مان قەدری نانی ماڵەوە و دەستی دایکمان نەزانی بێت و بە تەنیا و دوور لە یەک ژەمەکانمان بەڕێکرد بێت ئەوە چەند خۆشە کە ڕەمەزان هەیە و دووبارە بە دڵخۆشی و گەرم و گوڕی و پڕ بەرەکەت هەمومان لە یەک کات و لەسەر یەک سفرە کۆ دەکاتەوە بە هەمومان دوای ڕەمەزانیش ئەم گەرم و گوڕی و پێکەوە بوونە بپارێزی. برنجی محمود ڕەمەزانتان پیرۆز دەکات. گرتم. دەی ئایلەوە دەی خێرا. مێڵە ڕاک. کوڕینە ئەوە خەریکی چین؟ خەریکی ماسی گرتنین برا بەبێ هۆ خۆتان هیلاک مەکەن. ئاڵتونسا خۆی گرتوێتی. کوڕە هەر زۆر جوان گرتویانە. ئەبێ لەکوێ گرتبێتیان ئێمەش بڕۆین؟ کوڕە بیخۆ لەمە دوایتر ماسی گرتن و شت نییە. ئەو ئاڵتونسا خۆی گرتوێتی. ماسی ئاڵتونسا ڕاناکات. بەیانیان تەنها دەستپێکێک نییە بەڵکو بژاردەیەکە. هەنگاوی یەکەم ئەو ڕێگایە دیاری دەکات کە دەیگریتە بەر. بڕیارەکانی ڕۆژانەمان ڕنگدانەوەی کوالیتیمانە. هەڵبژاردنەکەتان نایەوە. هەندێ هەڵبژاردە هەن کە جێگرەوەیان نییە. چای مەحموود ئەو کوالیتیەی بەدوایە دەگەڕێ. لەگەڵ تامەردامی خۆشویستان لە پانۆسی ڕەمەزانەوە تەنها لە فەیسبوک لە پەیجی کورسات لە خوارەوە بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ و سبەی شەو مۆبایلێکی زیرەک بەرنەوە. اینجا لەگەڵتان بەردەوامە بگین و دەسەکەین بە وەرگرتنی پەیوەندەکان. خاتوڕێیان وەرەگرین لە کەلارەوە. خاتوڕێیان شەو باش. شەوی تەش باش. ئەلو سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام. جەژنی پیرۆز بە ڕێیان خان. جژنی ڕەمەزانی سەتە پیرۆز بێت. زۆر سپاس. لەگەڵ کێتان دانیشتون تەماشامانەکان ڕێیان خان؟ وەڵا لەگەڵ خێزانەکەم. ئاگادار بنەوە فاسوولایە نەسووتێ.
فاسۆلیاتان خستۆتە سەر ئەرۆڵا دا باشە نەسووتی ئاگدار بە دیار بەرنامەکە ئێمە دانیشتن و فاسۆلیاکە ئاوا سەیری بەرنامەکەی فانۆ سەکەن سەیرەکەم بۆنی سوتاویە وڵات چه فاسۆلیاکە سووتە ڕێیان خان بەڵێ گەڵە ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانوسێک ژمارە 20 ژمارە 20 بەڵێ ژمارە 20 بۆ خاتوڕێیان ئەکەینەوە لە کەلارەوە بەشکوی شەڵڵا بەخت یاوەری خاتوڕێیان بێ خاتوڕێیان جەنابەت دەبێت پرسیارمان لێ بکەی تۆ پرسیار بکەم باڵێ پرسیارکە و مەهێڵە ئێمە بیزانین باشە ئەگەرنا من پرسیارەکەم وەڵا براکەم ێژێم ئەم پرسیاری لێ بکە مەتەڵێکە با بێژە دەی تاقە سوار دای بە دیوار بوو بە 1000 تاقە سوار دای بە دیوار بوو بە 1000 باڵێ تاقە سوار دای بە دیوار بوو بە 1000 تاوان ئەمە شتێکا بێ بشکێوانە چییە؟ شتێکە بیەی بە دیوارە پارچە پارچە بێ بە 1000 تاقەدار تاقە سوار دای بە دیوار بوو بە 1000 بوو بە 1000 تاقە سوار دای بە دیوار بوو بە 1000 نایسانم با خەڵاتەکە وکەم وڵا با خەڵاتەکە وکەم وەڵی دەستە خۆش بە خاوەڕێیان پیرۆزە تۆ بیتە برای 75,000 بەس پێشمان بڵێ چیە هەنارە تاقە سوارە بی بە دیوارە وڵا ڕاستەکی هەر بژیت خاتوڕێیان پیرۆزە تۆ بیتە برای 75,000 لە کەلارەوە زۆر زۆر سوپاس کاکە بەنگینمان لەگەڵایە لە بەردەڕەش کاکە بەنگین شەو باش جەژنت پیرۆز بێت تۆ چۆنی قوربان تۆ باشی شکور والله الحمد لله یەخوا باش بی کاکە بەنگین یەڵڵا پێما بێت دوا پەیوەندیت کاکە بەنگین فانوسێکمان بۆ بکەرەوە و بەختی خۆت تاقی کەرەوە ژمارە چەند تا چەند لە ژمارەیە کە تاوەکو سیە تۆ ژمارەیەک بڵێ و ئێمە بۆ تەکەینەوە بۆ ژمارە سێ بێ ژمارە سێ وەڵا سێ کراوەتەوە کاک بەنگین ببوورە بیگۆڕە کاک بەنگین ژمارە 15 ژمارە 15 کراوەتەوە بۆ شانسی خۆت ماشەڵڵا دەی با ژمارە 21 بێ ژمارە 21 هەیە ژمارە 21 بۆ کاکە بەنگین لە بەردەڕەشەوە کاک بەنگین بۆ تا پەیوەندی کاک بەنگین لە بەردەڕەشەوە ژمارە فانوسی ژمارە 21 هەڵبژارد و یەک مۆبایلی زیرەکی بۆ دەرچوو پیرۆزە بێ کاکە بەنگینگە سەرکەوتوو بیت و پیرۆزە مۆبایلێکی زیرەک بۆ جەنابەت ئەو باڵێ کاک بەنگین باڵێ پێت خۆشە مۆبایلەکەت بۆ دەرچووە باڵێ ئارێوەڵە باشە مۆبایلەکەمیش هەر یعنی زۆر ماندووە ئەی دێتەوە وەڵام مۆبایلێکی ئەوەندە خێراشە مواسفاتێکی زۆر تایبەتی هەیە وادارم سوودی لێ ببینین پیرۆزت بێ لە بەردەڕەشەوە و سوپاس بۆ پەیوەندیەکانتان خۆشەویستان لە فەیسبوک لە کۆمنت تەنها بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت ئەم شەو هاوڕێیانم گلەی بێ لە سۆشیال میدیا ناوی براوی دوێنێ شەویان بۆ نەناردم تا ئێستا من چاوەڕێم سبەی شەهۆڵ دەمەی دوێنێ شەویش ئاشکرا بکەم بەڵام لە کۆمنت تەنها بنووسن جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت سبەی شەو مۆبایلێکی زیرە خەڵاتی ئەو کەسێکە زۆرترین کۆمنت دەکات و ئەم ڤیدیۆیە شەیر دەکات تا ساعت 6 بەردەوام کۆمنت بنووسن زۆر سپاس بۆ سپاسەرەکانمان کۆمپانیای ئایکی وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان کۆمپانیای سەفرە بۆ کە بەرهەمەکانی سەفرە بەناوبانگن خۆتانە چنە مارکێتەکان بەرهەمەکانیان ئەبینن واروەها کۆمپانیای بلاگوت بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆر بە هەموو جۆرەکانی تەختەوە واروەها ئەڤێرا وەکو دەرمانخانە و کۆزمەتیک کە گەورەترین و هەم گەورەترین دەرمانخانە هەم بابەتەکانیان مارکیان هەیە خۆشەویستان شاشی کورسات بەجێمێڵن کەمێکی تر لە شەوانی ڕەمەزان لەگەڵتانە بین هونەرمەندێکی زۆر تایبەت میوانمانە هەم گفتوگۆی تایبەتەکەین هەم چەندین گۆرانی و ئاوازی زۆر تایبەتان پێشەشەکە دوور مەکەونەوە و کاتێکی شاد و چاوەڕوان